لیژنەیەکی 5 کەسیمان پێکێنەوە بە شێوەی لیژنەیەکی کاتی لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی کە پێکهاتووە لە کۆی سێکتەرەکانی واتە پەیوەندیەکان و پەروەردە و تەندروستی و خزمەتگوزاری و یاسا ئەم لیژنەیەمان پێکێناوە بۆ چاودێری ئەو لیژنانەی تر کە حکوومەت پێکی هێناوە لە ئیدارەی ناوچەکان ڕاستەخۆ پەیوەندیمان کردو بە حکوومەتی هەرێمی کوردستانەوە لە ڕێگای ئەو پەیوەندیانەی کە خۆمان هەمانە و داوامان لە حکوومەتی هەرێم کوردستان کردووە بڕی بودجەیەکی زیاتر تەرخانکە بە تایبەتی بۆ سێکتەری پەروەردە و تەندروستی بە خۆشحاڵیەوە دوایەوەی حکوومەتی هەرێمی کوردستان خۆیان وەفدێکی باڵای بەڕێ سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت و ژمارەیەک لە وەزیرەکان کە سەردانی دەربەنی خانیان کرد ئێستا بڕی ملیارێک دیناریان تەرخان کردووە بۆ نۆژەنکردنەوەی بەنداوی دەربەنی خان و هەروە بڕی ملیاری دیناری تریان تەرخان کردووە بۆ هەموو ئەو حاڵەتە کتوپڕانی کە هاتۆتە پێشەوە و بە تایبەتیش بۆ سێکتەری ئاو و کارەبات سێکتەری کارەبا زیانێکی زۆری بەرکەوتووە بە تایبەتی بۆ ئەو 35 نزیکەی 35 گوند کە ئێستا تەزوی کارەبایان زیانی پێکەوتووە لەگەڵ دوو ناحەی کە سەر بە قەزای دەربەنی خانە و هەروە لە مرکزی دەربەنی خانی زیانێکی زۆری بەر محەیولەکان و قاتع و هێڵەکانی تەزوی کارەبا کەوتووە و دێلەوە 160 میلیۆن دیناری تریان تەرخان کردو بۆ نۆژەنکردنەوە و سێکتەری پەروەردە لە قەزای دەربەنی خان و ئێمەش بەردەوامە بین لە پەیوەندەکانمان لە ڕێگەی لیژنەکەی خۆمان و لە ڕێگەی لایەنە پەیوەندیدارەکان و بۆی حکوومەت چەندێ بودجە پێویستکە ئەوەندەیان بۆ دابینکە بۆ ئەوەی هەم بۆ نۆژەنکردنەوە و هەم بۆ قەرەبووی زیان لێکەوتوانی هاوڵاتیانی سنوورەکە.